ژیان هەمە ڕەنگ و مرۆڤیش هەمە جۆرە تا ڕادەیەکیش مرۆڤ سەرپشکە لەوەی کە لە نێوان باش و خراپەدا کامیان هەڵدەبژێنێت. بەڵام لەو شوێنانەدا کە بەرژەوەندی گشتی دەخاتە مەترسیەوە بێگومان ئازار نییە، بە تایبەتی کاتێک کە تۆ خێر دەکەیت و لە پاش ئەوە خۆڵ و خاشاکی بۆ خەڵکی لێ بگەڕیت. لە درێژەی چیرۆکە هەواڵی ئێوارەدا دەبینن کە پاشماوەکانی ڕۆژانی جژن چیان بەسەرم شارەدا هێناوە. ئێوارەتان باش بەخێربێن بۆ چیرۆکە هەواڵ من لۆ نابەکرم. لە ڕۆژانی جژندا خۆڵ و خاشاک ناوسەنتەری شار و شارۆچکەکانی تەنیوە. تەنها لە یەکەم ڕۆژی جژنی قورباندا 80 چەند خاشاک لە سلێمانی فڕێدراوە. هاوڵاتیان و ژینگە پارێزان نیگەرانن لە زۆری خاشاک و دەڵێن خاشاک سیمای شارەکەی ناشرین کردووە. دکتۆر موستەفا پێنجوێنی زانای ئاینی و کەسایەتی دیاری کوردستان لە تەمەنی 93 ساڵیدا لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. تەرمی دکتۆر موستەفا پێنجوێنی لە گۆڕستانی نوێی شاری سلێمانی بە خاک سپێردرا. لە پێنجوێن کوڕوباوکێک بێباکانە مار دەگرن و لێی ناترسن. تاوکە ئێستاش زیاد لە 1000 جار مار پێوەی داوە. جۆری خوێنیان کوڕوباوکە و زۆری خڕۆکە سپیەکان لە خوێنیاندا هۆکارە بۆ ئەوەی ژەهری مار کاریگەریان لێ ناکات. خۆشیەکانی جژن و قوربانیکردن کۆتاییان هات، بەڵام بەجێشتنی خاشاک و خۆڵێکی زۆر لە ناو شار و لە شوێنە گەشتیاریەکان جێگەی نیگەرانیە. بەجۆرێک لە زۆربەی شوێنەکان بڕێکی زۆر پاشماوە کاڵەکە کرا و سیمایەکی ناشرین و ناشارستانی جێشت و خەڵکی تەواو هەراسان کردووە. لەلایەن خۆیەوە سەرۆکی تیمەکانی پاکردنەوەی ناوشاری سلێمانی دەڵێت تەنها لە یەکەم ڕۆژی جەژندا 80,000 تۆن خۆڵمان فڕێداوە. ئەم دیمەنەی لە پشتی منەوەیە ناو سەنتەری شاری سلێمانیە. بەشێک لە کاسبکاران و هاوڵاتیان دروستکەری ئەم دۆخەن. لە هاوڵاتیان دەپرسم بۆ چوونیان چییە لەسەر ئەم دیمەنە. نیگەرانە لە کۆبوونەوەی ئەم خۆڵ و خاشاکە. هێندەی پێشی بکرێت بە گوێنەکەی دەستی بەشێکی زۆر لە پاشماوەکان کۆ دەکاتەوە و فڕیان دەدات. کارمەندانی پاکشکەرەوەش نیگەرانن کە هاوڵاتیان وەک پێویست پابەندی پاگڕاگرتنی شوێنە گشتیەکان نین. لە سەعات 5 بانیش تا سواری ئێوارە خۆڵ باڵەکەین ئەم خەڵکانە یعنی وەکو چی بڵین هاوکاریمان ناکرد. ئێستا من گەڵابەیەکم پڕکەوە بە تەنیا یا پڕێکم دوو بەراز ئالێ پڕێ هەموو فرادەن و بڵایەکەن. زۆر ناشرینە. پێم وابێ خەڵکەکە بەم شێوەیە دەبە و ئەلاگ و ئۆمانە بەسەر شەقام و شۆسەجادەکەنا بڵاو نەکاتەوە بۆی سیمایەکی یەزگار بۆ شێوە ناشرین نەبەخشێ بە ناو شاری. ڕۆژانە تیمەکانی سەرۆکاتی شارەوانی سلێمانی کار لەسەر پاکردنەوەی ئەو شەقامانە دەکەن کە خۆڵ و خاشاکیان تێدا فڕێدراوە. کارمەندانی کۆمپانیەکانی پاکەرەوەش لە ئەگەری پێنەدانی موچەکانیان بڕیاری دووبارە مانگرتنیان داوە. ئێمە لەسەر وعد دەستمان کردوتەوە بە ئیش کە دوای جەژن پارەمان بۆ سەرف بکات. ئەگەر بێت و دوای جەژن پارەمان بۆ سەرف نەکەن پارە بە کرێکار و مراقب و سایەکان نەیرێ ئێمە احتیمالە لە یەکشەمە و شەکە ڕاگرین. هەموو زۆنەکان ڕایەگرین. تەنها لە یەکەم ڕۆژی جژندا زیاتر لە 80 تۆن خۆڵ و خاشاک لە سەنتەری شاری سلێمانی فڕێدراوە. بەشێکی زۆری ئەو خۆڵ و خاشاکەش کە فڕێدراون لە ناو شەقام و شوێنە گشتیەکانن. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. ئەمڕۆ مامۆستا و کەسایەتی دیاری ئاینی کوردستان و وڵاتانی عەرەبی دکتۆر موستەفا پێنجوێنی لە تەمەنی 92 ساڵیدا لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی نوێی شاری سلێمانیش بە خاک سپێردرا. موستەفا مەحموود موستەفا ناسراوە بە مەلا موستەفا برۆسپی یاخود موستەفا پێنجوێنی لە 1930 لە پێنجوێن لەدایک بووە و یەکێک بووە لە زانا و پێشەوە ئاینێ ناسراوەکان لە پێنجوێن. لە منداڵیەوە بە مەبەستی خوێندن زۆربەی شار و گوندەکانی کوردستان گەڕاوە و دواتر لە دەرەوەی کوردستان بەردەوام بووە. ماوەیەک لە مووسڵ ئیمام و پاشان درێژێ بە خوێندنداوە لە زانکۆی ئەزهەر بڕوانامەی بەکالۆریۆس و دواتریش ماستەر و دکتۆرای بەدەستهێناوە. دکتۆر موستەفا خاوەنی چەندین کتێب و توێژینەوەی ئاینی بوو، چەندین خوێندکاری لە وڵاتانی دیکە هەبووە.
نامی دکتۆراکەشی کراوە بە کتێب و بە 2 بەرگی 1306 لاپەڕەیی چاپ کراوە. ساڵانێکە لە قەتەر دەژی و چەند ساڵێک بۆ گەڕاوەتەوە بۆ سلێمانی و لەوێ نیشتە جێبووە. ئەمڕۆژ هەر لەم شارە کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی نوێی سلێمانی بە ئامادەبوونی خانەوادە و کەسوکاری بە خاک سپێردرا. دیار جەمال پامنێری کوردستان 24 لە پرسەی دکتۆر مستەفا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. دیار سڵاوت لێبێ. بەرهەمەکانی دکتۆر مستەفا لە پاش کۆچی دوای خۆی کە بەجێماون چین فەرموو. بەڵێ لۆنا سڵاوت لەبێ دیارە خۆت ئاماژەت پێدا باسی ژیاننامەیەکی کورتی دکتۆر مستەفا پێنجێنیت کرد کە ساڵانێکی زۆر لە مووسڵ ژیاوە و زۆرینەی تەمەنی لە مووسڵ ژیاوە، دواتر چۆتە قاهرە، وارووا چۆتە قەتەر بۆ ماوەی 24 ساڵ لە قەتەر ژیاوە، وارووا بڵین کۆلێژ و ماستەر و دکتۆراکەی لە ئەزهەر لەوێت خوێندوێتی و دواتر گەڕاوەتەوە بۆ عێراق لە مووسڵ خزمەتێکی بەرچاوی کردووەوە. ژمارەی زۆر لە خوێندکاران بەڵێ بۆ ماوەیەکی زۆر وەکو ئاماژەم پێدا لە شاری بڵێن لە مووسڵ لەوێ خزمەتێکی بەرچاوی کردووە و هەروە ژمارێکی زۆر بە ئەتوانم بڵێن بە سەدان خوێندکار لە ژێردەستی ئەو پەروەردە بوون. من بۆ زانیاری زیاترە چمەلای دکتۆر ئەبوبەکر پێنجێنی هەم قوتابی دکتۆر بووە و هەم خزم و کەسوکارێتی. دکتۆر خۆتان خۆش بن و هەروەها ئەگەر بۆم باسکەی بە درێژایی تەمەنی دکتۆر کە لە تەمەنی 92 ساڵی کۆچی دوایی کرد، ڕۆڵ و کاریگەری دکتۆر چی بووە و تا چەند خوێندکاران سوودیان لە دکتۆر بینیوە؟ بسم الله الرحمن الرحیم. بێگومان جەنابی مامۆستا مستەفا پێنجوێنی تەمەنێکی پڕبەرەکەت و پان و درێژی بەسەر برد. وەکو جەنابتان ئاماژەتاندا زیاتر لە 92 ساڵ تەمەنی کردووە، هەر لە 6 ساڵەی تەمەنیەوە چۆتە بەر خوێندنی زانستە شەرعیەکان لە شارۆچکەی پێنجوێنەوە دەستی پێکردووە تا بەشێکی زۆری شارە گەورەکانی کوردستانی گەورە ڕۆژهەڵات و باشووری خۆمانی بەسەر کردوێتەوە بۆ فێربوونی زانست تا لە کۆتایی لە سلێمانیە ئیجازەنامەی زانستی وەرگرتووە جەنابی مامۆستا. دواتر بۆ کاری مامۆستایەتی ڕۆیشتۆتە شاری مووسڵ. جەنابی شێخ مستەفا لە مووسڵە بە شەیخی مووسڵ ناسراوە، بە شێوەیەکی گشتی ئەکادیمیەکان و زانایانی ئاینی و وتاربێژەکان لە دەوری جەنابی مامۆستا کۆبوونەتەوە و خزمەتێکی بێپایانی پێکردوون. جەنابی مامۆستا بە شێوەیەکی گشتی لەو تەمەنە پڕبەرەکەتەی خۆیان ئەکرێ بڵێن مەولانای سەردەمی خۆی بووە، لەو ڕووەوە کە خزمەتی هەم بە موسڵمانان بە هەموو توێژ و چینە جیاوازیەکانەوە، هەم بە مەسیحیەکانی مووسڵ هەم بە یەزیدیەکانیش کردووە. مامۆستا تەنها مامۆستایەکی ئاینی نەبووە لە چوارچێوەی میحراب و مینبەری مزگەوتەکە قەتیس بوو بێ، بەڵکو لەگەڵ ئەوەی کە مامۆسای ئاینی بووە مودەڕسێکی سەرکەوتوو بووە، لە هەمان کاتە موسڵحێکی کۆمەڵایەتی بووە، لە هەمان کاتە مرۆڤێکی گەورەی چاکەکار و خێرخواز بووە، بە شێوەیە کە جێپەنجەی خێر و هاوکاری و هەماهەنگی لەسەر سەدان قوتابی هەبووە کە لە شارەکانی سلێمانی و حەوزەی شارەزور و هەڵەبجە و پێنجوێن و هەورامانەوە ڕۆیشتون بۆ مووسڵ، بۆ زانکۆکانی مووسڵ، بۆ پەیمانگاکانی مووسڵ، بۆ بەغداد. مامۆستا توانیوێتی بەردەوام هاوکاریان بێ، پاڵپشتیان بێ و مامۆستاوەکو موسڵحێکی گەورەی ئیجتیماعی بەدەم کێشە کۆمەڵایەتیەکانی خەڵکەوە بۆ بە شێوەیەکی گشتی و زۆر جار کەیسی سیاسی هەبووە لە مووسڵا، زۆر جار ئەمری ئەعدام بۆ چەندین کەس لەسەر بابەتی نەوەتنەتەوەی و کوردایەتی دەرچووە. مامۆستا توانیوێتی پێداگر بێ لەو ڕۆوە کە بەهێزی معنەوی خۆی توانیوێتی لە ناوەندە سیاسی و حیزبی حکومیەکانە ڕۆڵی کارای هەبێ بۆ ڕزگارکردنی ئەو کەسانە لە پەتی سێدارە بە شێوەیەکی گشتی. مامۆستا بەرهەمەکانی چەند بەرهەمی هەیە و بەرهەمەکانی چی لێکرێ؟ بێگومان جەنابی مامۆستا بەرهەمەکانی تەنها کتێب و نووسینەکانی نەبوو، بەر لەوەی کە مامۆستا ئێمە وەکو کتێب و نووسینەکانی هەڵسەنگاندنی بۆ بکەین لەو ڕوانگەوێ، لەو ڕوانگەیەوە کە سەدان کەسی پێگەیاندووە، کە سەدان کەسی ئەکادیمی لە یاساناس و قانونیەکان لە مەجالی پزیشکیە، لە مەجالی فیزیا و زانستەکانی دیکەیە، لە علومی شەرعیە
ئیجازەی دەیان کەسی داوە لەوانە شێخڕەیان کە ئێستا جەنابیان یەکێکن لەو کەسانەی لە پرسەکەی ئەمڕۆ بەشدار بوون و لە شاری هەولێرەوە هاتوونەتە ئێرە بەدەر لەوەی جەنابی مامۆستا لە ڕووی ڕشتەی ئەکادیمی خۆیەوە کەسێکی ئوسوڵی و ئوسوڵزان بووە لە ڕووی زانستی ئوسوڵیە کە زانایان ئەزانن زانستی ئوسوڵی دایکانە و سەردەستەی کۆی زانستە ئیسلامیەکانە ئەو کەسێکی هەڵکەوتەی سەردەمی خۆی هەبووە بە تایبەتی کە بەحسێکی گفتوگۆ و نیقاشی قوڵی هەشت نۆلاپەڕایی بە خەتی جوانی خۆی لەگەڵ جەنابی مامۆستا مەلا عەبدوڵای چورستانیە هەیە کە عەلامەی سەردەمی خۆی بووە و جەنابی مامۆستا دەیان کتێب و بەرهەمی هەیە لە مەجای ئوسوڵە لە مەجای ئیجتیهادە لە مەجای بابەتە فەرعیەکانی وەکو تەلاق و نیکاح و ئەو بابەتانەیە بە شێوەیەکی گشتی مامۆستا هەم کەسێکی مەیدانی بووە وەکو موسڵحێکی ئیجتیماعی هەم کەسێکی خێرخواست بووە هەم نووسەر بووە هەم مودەڕیس و ئیمام و خەتیبیش بووە. سوپاس بۆ جەناب. لۆنا ئەمێ باس لەوە بکەم کە بەوتەی کەسوکاری دیارە دکتۆر بە درێژایی تەمەنی کە لە وڵاتی غەریبیا بووە ویستوێتی کە بگەڕێتەوە بۆ کوردستان وەسێتی وەشی کردووە کە لە کوردستان کە کاتێک کۆچی دوایی کرد هەر لەوێ بنێژێت دیارە ماوەی 4 ساڵ گەڕاتەوە بۆ هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی بووە دیارە هەفتەیەکە بێت نەخۆش کۆچی دوایی کرد و ئەمڕۆ سپاس دیار سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت. ترسان لە مار لە ناو خەڵکی داباوە بە تایبەتی ئەگەر بەشێکی ترسەکەش پەیوەندی بە هەستی مرۆڤەوە هەبێت. هۆکارەکەشی ئەوەیە کە مار خشۆکێکی ترسناکە و پەلاماردان و گازگرتنەکەی خێراترە لەوەی کە پێشبینی ئەکرێ. بەڵام پێچەوانەی خەڵکی کە بەگشتی لە مار دەترسن کوڕ و باوکێک لە پێنجەیان ئەم ترسیان نییە و زۆر بێباکانە و بێترسانە ڕۆژانە ماردەگرن و مارپیانەوە دەدات. بە جۆرێک کوڕەکە لە ماوەی 15 ساڵدا زیاتر لە 1500 جار مار پێوەی داوە. مار پێوەدانی باوکەکەش هەر لە ژماردن نایە. ئەوەی زۆر بۆتە جێگەی سەرنجی خەڵک ئەوەیە پێوەدانەکان هیچ کاریگەریەکیان لەسەر دروست ناکات و خۆشیان باوەڕیان وایە کە هەرگیز مار نابێ بە هاوڕێی کەس و لە دوا ساتەکانیشدا بێ ژەری خۆی هەر دەڕێژێت. سەرۆکاری لەگەڵ یەکێک لە ئاژەڵا مەترسیدارەکان هەیە. سەهەند لە 6 ساڵیەوە ترسی لە مار شکاوە. ئێستا زۆر بە ئاسانی دەیگرێت بەدەستیەوە. من لە تەمەنێکی پشکۆلەوە ینی تەمەنێکی زۆر بچووک 6 ساڵ بووم کە مارم گرتووە پێوی داوام هیچی لێ نەکردووم. یەکەم ماریشکە پێویام جۆرێ بوو لە پێڵەن کوڵە کوێرە ئەو جۆرە مارە و ئێستش لەخوا بەجێ بە زۆروی مارەکان ئێستا مەشینە مارە ڕەژمارمان هەیە هەموو جۆرە مارەکان ئاسایی بۆتەوە لامان بۆ مدەی 15 ساڵە من ئاوە مارەکان ئەگرم. ناکرێت ڕۆژانە مار بگریت و بە دوور بیت لە پێوەدانی. لە کاتی تۆمارکردنی ئەم فیچەرەدا دووجار مار بە سەهەندەوە دەدات. تا ئێستاش زیاد لە 1500 جار مار پێوەی داوە. وەڵای ئەسەوە پێوەیە بە ئیستراحەت ئەوە تا ئێستا ژەهری پێەکە. تەمەنێکی بچووکەوە تاکو ئێستا کە تەمەنم 21 ساڵە مار پێمەوەدا شتێکی زۆرە و هەموو جۆرە مارە پێوەی داوم. ڕەژمار پێویاوم شینە مار پێویاوم بۆرە مار پێویاوم کوڵە کوێرە پێویاوم ئیتر زۆر لە ڕێژەی مارەکانەوانی کە زۆر ژەهراویەکی پیسیانەیە سەبوون نەچێت لە بەرچاودا ئەو شینە مارانە کە چ ژەهراویەکەن چ جۆرە مارێکن. ئەگەرچی تەمەنی کەمە بەڵام ناوبانگی بەناو پێنجێندا بۆ گرتنی مار بڵاو بۆتەوە و خەڵکی بانگی دەکەن تا ئەو مارانی ترسیان هەیە لێیان بۆیان دوور بخاتەوە. چەنەگە تا ئێستا من مار خۆم زۆر بەکەمی گەڕابێتم بۆی چکە هەمووی دانیشتوانی قەزای گەرمک و قەزای پێنجێنن هەمووی کە پێمەڵێن بۆ مارگرتن ڕقەمی من بڵاوە لەم ناوە بۆ مارگرتن تەلەفۆنێکم بۆگەن و ئەڵەن لە فڵانەجێ مارێکی لێ یەیت بیگریت ئەڵم گەورەیە گەروتیان بەڵێ گەورەیە ئەڵەمەوە هاتم. سەهەند ئەم بوێری لە باوکیەوە بۆ بەجێماوە. وەستا شەهاب وەک خۆی باسی دەکات هەزاران جار مار پێوەی داوە و هیچ کاریگەریکی خراپیشی لەسەری نەبووە. پیسترینیان کوڵە کوێرێ ئێمە پێڵین دێمی وەڵا ساڵی 100 مار حساب کە 30 ساڵە 30 سەی حساب کە لەوە چێوەنەم زیاگرت بێ و لێم بەرژاندبوون و لێم خواردون و ئەم سان بەناڵبوو لەگەڵ خۆمان برد بۆرە مارێکم گرت من وایشم نایەکەیت فێر بێ ئەمانە چوو دەریە نەبوو پێوییا بوو منش بەڕاستی ترساب بردمەوە بۆ ماڵە و خۆم چوومە بۆ باشما هیچ بەیانێزوو نەڕۆشتمە جا ژن تۆزێ بە تەرکیزە بۆشت وتی شا بۆ خێرە زوواتی تۆ
مەڵای جوێر بێ تااقەتی ماسەرێ بە مۆمانە و سەهند لەکوێیە گەڕام لەم دۆزیەوە یا پاسکیلی پێ لە کوێیاریەکە ئەمدە باشە هیچی بەخوا شتێ هەیە مەڵای مار پێوە یا بوو وڵای ددایکی دەچی کە دەگرێت کەوتم 2 ڕۆژە پێوە یاوە چی ئەگرین ئەلەوە زانیم ساندیش سەهند و باوکی دەڵێن پزیشک پیوتوین جۆری خوێن و بەرزی خوڕۆکەی سپی لە خوێنتان وای کردووە ژەهری هیچ جۆرە ئاژەڵێک کاریگەری لەسەرتان نەبێت بە هەزاران جار ماری ژەهراوی بەم کوڕ و باوکەوەی داوە و کاریگەری نەبووە لە سەریان ئەڤیناتا کوردستان 24 5 وەڵام من لێرەوە هەرچی بوونێکیانکرش بۆ زۆر سام ناکەوە ڕاستی مارجێ سێقە نییە ئەچینە سەر بابەتێکی تر کە باوکی ئەمینە باوکی ئەمین پەنابەرێکی ڕۆژاوای کوردستانە و 3 ساڵە لە کەمپی بەردەڕەشی سنووری پارێزگای دهۆک نیشتەجێ بووە ئەو کەسێکی دەزڕەنگینە و لە نێو حەوشەی ماڵەکەیدا باخچەیەکی بچووک و ڕازاوای دروست کردو و ڕۆژانە پەنابەرانی کەمپەکە دەچێتە ماڵەکەی و دەبن بە میوانی باخچەکەی بە ئەوی کاتێکی خۆش بەسەر بەرن لەگەڵیاندا بە تایبەت منداڵان بۆ یاریکردن لەوێ کۆ بنەوە بدرێژاهیا ڕوژێ ئەو مژولی خەملاندنە حەوشان ماڵە خۆیە بکەرەستە و هێماین جودا جودا بابێ ئەمینی 3 ساڵن ئەدناڤا کەمپا بەردەڕەشدای هاتی ئاکنجی کرن ئەو کەسێکی دەستڕەنگین و خۆدان شیانە ئەدبیاوێ دروستکردنا کەرەستەین جوانکاریدا نەخاسمە باخچەین ماڵان وام هاتن هفر کامپی مدی کامپی یعنی کنتنی ما گومت تشتکی چیکن جبو زاروکی ما جبو مالا ما جبو جیرانی ما جبو کامپی جبو کیف خوش بن خودی استید شغلیم هدی مأوای چیکری کیفا جیرانی متی کیفا کامپی تی کیفا بنابراتی یعنی مخش بیرا کر متخص مثلا تشکی چیکن والحمد لله و یعنی مر چیبو افکارن کوی پنابری ادمال خدا انجام داین یم بوینه جه خوشحالیه جبو پنابرین ناوا کمپه جبر کو اوت ناو ادگل دا وینیانت گرنو بهنا خو ودن افکاری ابو امین کری چیکی پر باشه پر جوان خوش شکر جبو زاروکا جبو ما امجاران مثلا تری بدری بینا خفرت کن او بدری رودلن آبا رودی بینن ایجاب شب هی خوشتره او کرابه بیدخه هنگه کی خوشه و بی کاریز که بنر یعنی منظره چیکریه اب چی خوش چیکریه اب چی گیش رز مدده یعنی ام پی خوش ام گیش پی خوش میدن کیفا ما گیش پیتی زاروکه ما کیفا ما تی ام تیم بدری رودنین اب روشنک که جای بینا ما درک برای بینا ما تنگ جد کاپیدی بس بینا ما پی درک بی یعنی کارین کوی پنابری انجام داین گلکن لین هری دیار ادناویدا آون ین کدل زاروکان خوش دکن بویا مالاوی وکه باغچه که زاروکان یا لحاتی هر کس کو سردان ناوا مالا باب امینی بکتن ایدی دیواسا حاضر کتن کاویت ناوا پارک که گلک و مزنو بین فردا جبرویجی گلک جاران او پنابرین کد ناوی کمپیدا توشی دلگرانیت بن قصد مالا باب امینیت کن جبو آرام کرنا درونی خو آری حسین کردستان 24 کمپا باردارش لە چیرۆکیام راپۆرتەوە ئەومان پێگەیشت کە مرۆڤ لە هەر بارودۆخێکدا بێت ئەوی پێی دەکرێت بۆ جوانکردنی ژانی خۆی و ئاواری دیکە درێغی نەکات ئەسوودە و تەندروست باش بن.